ئەنجومەنی کوردی سووریا لە هەرێمی کوردستان بەڕێز جەتعان سوپاس بۆ ئامادەبوونت بەخێر بێ. ئێوە وەکو ئەنجومەنی کوردی سووریا لە هەرێم چۆن دەڕوان نەڕەوشی ئێستای عەفرین پێتان وایە بەکوێ دەگات؟ ئێمە ئەم دبینن ملەتێک کورد کوردستانە سووریا و دەبەرە عەفرینێ کەتە ئاستەنگیکە گەلێکی زەحمەتدا ئەv بوو نێزیکێ دمانگایە vê zehmetiyê dikşênê ev êrîşa hovana a Tirka bi ser devera Efrînê de hat bi mehana hinek tişt ême em dibînin wek Kurd ev mehana hiç qebûl niye û gereka ev êrîş çê nebûbana tişta dilê me giran dike û barê me zehmet dike û me dilê Kurda birîn dike û zakîra wî û ramanê wî na jî dîrokî da تعدلێتێ ئاگۆ ناودەولەتی بێدەنگیە دەولەتێن زلهێز ئێگۆ پشتا خۆدانەvê ێریشێ و ڕێ لە پێشیا ێریشە ئەردۆغان لەسەر دەڤەرە عەفرینێ بە ئەسانی و سەهلایی پێرە دەرباس بوو دەولەتێن هەرێمیژی هەروەها و کەسێن و هێزێن نەشتیمانیژی نەڕجێما بەشار نەلاین گرێوینە ژغەیری قسە ژغەیری گوتنا پێ بە تشتێک نەگوتن. جەتعان کەواتە پێتان وایە ئەوە پیلانێکی نێودەوڵەتی بووە بە عەفرین؟ بەلێ ئێمە ئەم دبینن پیلانێکی ناودەوڵەتی بوو و هەرێمی بوو و نەشتیمانیژی بووەکە ڕجێمە بەشارژی ئەوژی شیریکە بوانارە بوێ پیلانێرە دەسەرێ وادا ئێگۆ لۆمەکارە و گازنا ملەتێ کورد ژێ هەیە ئەمریکان و ڕووسن گەرەکە مەوقفێوە گەرەکە هەلوەستاوانە نەبوی ڕەنگیبانە گەرەکە نەهشتبانە ئەv ێریش چێبووبانە لەسەر عەفرینێ بەس ئانها ئەم کەتنە قوناغەکە دیدا ێریش چێبوو کۆچبەری چێبوو کوشتن چێبوو برینداری چێبوو ماڵ وێران بوون شار و گوند وێران بوون تادا کە مەزن دەبەرە مەترسی کە مەزن هەیە ئانها گۆ دیمۆغرافیا عەفرینێ وەرێ گوهارتێن کەسنە بەیانی وەرن تێدا نەشتەجی ببن و یعنی چی لێ دێ عەفرین ئەو دیمۆغرافیایی کە بەڕێزت باسی دەکەی بەرەو کوێ دەچێ ئێمە بەستی چییە ناو ئێمە گەفێ گۆ ئەردۆغان دخۆی لەسەر عەفرینێ ئەنۆ ئێمە بەرێ گۆ مەلیۆن بە مەلیۆنە بەحث دەکرد هەژمارە سووریا لە تورکیان دانی پەنەبەر بوونە ئەمێ وا ڤەگەڕێن لێ دەرێ وا بجی بکەن ئەنها بەحسا 350,000 دیکێ کەسێ عەفرینێ هەژمارە 350,000 عەفرینێ کەس نینە لە تورکیا هەژمار گەلکی ژوولۆ کێمترە ئێمە ئەم هەول دەدن تەبان ئەمنا جهێ مەترسیە بێگۆمان مەترسی کە مەزن چێتکێ جەم کووردا تەڤاییژی و جەم خەلکی عەفرینێ گۆ خەلک نەبەیانی عەرەب بن تورکومان بن کەس نەدی بن ئەهلێ دەرعا و حەمسێ و ئیدلبێ و حەلەبێ بن وەرن والوەر بجیبجی بکەن ئەv تشتێکی گەلێکی خراپە و مەترسی کە مەزن سەر پێشە ڕۆژە عەفرینێ تشکیل دەبێت تێدا مەزراندن ئێمە ئەم دبینن هەگەر بانگامە ملە کەسێ هێزێن ناودەولەتی و ئەنجومانە ئاساییشێ ناودەولەتی گەرەکە ڕۆلەکەوێ هەبێ گەرەکە فشارێک هەبێ گەرەکە بریارێک هەبێ دەرحەقا باشە لەبەرچاوی ئەوان عەفرین ئاوای بەسەر هاتووە خەڵکی عەفرین ئاوارە بووە خەڵکی عەفرین کوژراوە ماڵی ڕوخێنراوە شارەکەی ئێستا سوپای تورکیای تێدایە یعنی ئێستا ئێوە چاوەڕێی ئەوەی دەکەن لەسەر عەفرین خەڵک بە جواب بێ لایانی پەیوەندیدار بە جواب بێ لە ئاستی نێودەوڵەتی بە جواب بێ چاوەڕ ئێستا هێشتاش چاوەڕێی ئەوەی دەکەن بەێ ئێمە نەمەسەلا چاوەڕێ دەکەن ئێمە ئەم هەول دەدەن لە ناو هێزێن ناودەولەتی دەولەتێن دەستوەردانێت سووریا دەتکن گەرەکە بڕۆلا خۆ بلەیزن ئەڤە یەک ji ber ئەو خۆتکنە خودیە سووریا بریارە چارەسەریە کێشا سووری بە تەڤایی نەت دەستێ سووریا دەیە نەت دەستێ ڕژێمە بەشار دەیە و نەت دەستێ ئۆپۆزیسیۆنێ دەیە ئەم سەروێ ئاستا ناودەولەتی کار دکن وەک ئەنجومانە کوردی ئۆفیسامەیە پەیوەندیەش دەربە هەیە چوون سەردانی ئەمریکا سەردانە برێتانیا فەرەنسا فینلەندا اتحاد ئۆروپی دەولەتی عەرەبە بەغدا ڕیاضێ لە ئوردنێ هەر ئەنجامی ئەو سەردانانە چ بوو؟ ئەنجامی ئەو سەردانە ئێمە ئەم هەلوەستا خۆش وارە دنە نیشاندان و دەست نیشان دکن
انه بچ شێوەی بێ دەبێ ملەتی عەفرینێ وەرێ پاراستن هەلوەست ئێگۆ ئەو دەبێژن انه تورکیا مافێ خوا هەیە الأمن القومي بباريزي سينوري خوا بباريزي جي كسي تندراو جي تيرولي جي او اعتبار دكن بيدا تركيا او قانع كرنا انه چكداري بيدي شاغا كن جي باكاكي جي سر ليستا تيروليا الدناف جيهاني وناف دولتي دا اف فينا تعدك مظن كريا براستي هلوستي انجي البرياري والهلوستا دولة مظن ايزل هيز اما ام سروينا راست يعني او تركيا او قصيدك بلام خو امريكا تركيا او قانا كرنا بالي بس امريكا يارمتي بيديشي داوون بتيرورستي جناوي نبردوا سبيتي سبايكي كرديش بيك بينت بس امريكان مثلا هيزن قصدي اي بيادي لقل امريكانا الديرا زوري وللرقاي بكار هاتن والمن بجي بكار هاتن بس بالبشتياوا نكر العفريني دبيجي ما في تركايا غوسينوري خو بباريزي ومطرسياوا ام البرشعفرة دبن اغو دبيجي امن القومي اما اساي شوايا نتوي دبن قفاو تهديد يديا او افها الوست دتي خويا كرين انه تركيا او قانع كرنا الجور برجوانديه ناف دولتي اما لسر استي ناف دولتي بيدي ام خصنا قناغه كده ناف لايستكي ناف دولتي دا ام وك هيزك بتشوك ولواز نبقى سي لايستكانا نبقى سي بيلان ناف دولتينا نبقى سي برجوانديه امريكان وروس وايران وتركيا واتحاد اوروبي ودولة عربة ام تيك ناف وادا بيغومان امد ناف بيارا هرن وقت ايغو ام بكبنا ناف بيلاني وانادا وان هوا ديار بو برچابو عفرين بيچب سري مهات نها تشتيج متي خواستن اموكا كرد دفي ام بهفرا وهر يكي دريا خورا هول بدي جو مدني سيفيلي عفريني بباريزي ومطرسي وزحمتيه وانا كيم بكي رخصتني ناف دولتي ايجو خيرخوازي وايجو لآلية سيفيل ومدنية ايوه وكو انجمني كردي سوريا ايوه وكو انجمني كردي سوريا بل نيازنيم قرينا او شارع يارمتي او خلق بدن بلي خلق برنامج بلاني ايوه تشيا بل خلق ايما اشترى ديار دكم اجتماع شباني هجارة ديار دكم اما اموك انجمان اجتماعية كردي سر اصلا ناف دولتي هلوستا ما قوت زلال كربي بتشرنجية سرقة هرميجي هروايا لسرقة ناف اوبوزيسيوني دا ام هول ددن مثلا دفا كونغرو كونفراساتي غوتشي دبن لسر روشا عفريني ببتشرنجي جارة سري ببي دفي ريفابريكا سيفيل تشي ببيش خلقي عفريني جكسي كردي عفريني او خب ريفا ببن بريكا سيفيل ومدني وريفاكن ريشكي امن فاكن جو خلق فقرن مالي خو قندي خوا ودرمان وبيويستي روجانا بيدا ببن ام سر في خطي ايش دكن ام دخوازن جو ملتي مي عفريني زحمتيه وايش وازار وتعدى وكشتن وبرينداريا جو جهشني دا لفيدي راوستي ام كاربن شاوا وفقرين اريكار بن بوانارا جيانا ويا سروشتي وطبيعي فقرنا قندي خو باجارم باريز زدعان علي سروكين يونراتي انجمني كردي سوريا لهرمي كردستان سباس بامده بولت